باسی بۆمبێکت لەگەڵەکەم گرافیت بۆمب کە بچینیە هەموو شتێک لە ناوە بە ئەم بۆمبە حەزەکەم باسی بۆمبەکە بکەیەوە کاریگەری لەسەر کارەبا بڕینیش بکەیت. ئەم بۆمبە خۆی تازە نییە، زۆر کۆنیشە گرافیک بووم، ینی بۆ ئاگاداریت ئەمە لە 1991 لە عێراق بەکارهات کە لە عێراقیاندا لە 1991 یەکەم شۆنیش کە لە عێراق لێدرا لە 1991 مەحەطەی کارەبای فەلوجە بوو. ئەمە لە ئاسمانە بۆمبێکە ئەتەقێتەوە، لە ئاسمانە تەقێتەوە، دەزوود بۆ بڵاوەکاتەوە، گرافیک دەزووە. باش ئەم دەزوانە بە هەزارەهایە، ینی عەدەدەکەی زۆر زۆرە، دابەزێتە سەر مەحەطاتی کارەبا، کۆنتاکتەکە لە بینیانە، ینی بڵێن سەمە زەختی عالیە ئەکەوێتە بانتەلەکانی یەکسەر کۆنتاکتەکە شۆرتی پێکە مەحەتەکە ئەستوێنێتن و جۆرێتریشیە شەبەکەیە تۆڕە دابەزێتە بەر مەحەتەکە و ڕایەگرێبێتەوەتی هەموو سیستەمەکانی ئەستوێنێتن، بۆی هەیە ئەمە بەکاربێنێتن. بەڵام ئەمە ئەگەر بەکاری هێنا و بیێ بە دوای سەرکردەی ئێران ئەوانەی کە ماون بیر لەوە ئەکاتەوە تۆ کارەبا بگوژێنی تۆ، ینی ئێران تاکۆی ئێستا ئاو کارەبا ئەوانەی لێ نەبراوە، شانازیش بۆ واکە لەم شەڕەیە لە من نەبراوە. ئەگەر هاتوو ئەم کارەبایانەت هەمووی بڕی، قیادەی ئێرانی لە ژێرزەمیە بێتن 4 5 6 قات لە بن زەویە بێتن، چۆن داهێنشێتن پێویستی بە مۆلیداتە بێتن، بیخەیتە ئیش لە ئاسمان وەریەگرێت یەکسەر ئەزانێ وەلوێ گەرمایی مۆلیدەیە کەوتۆتە ئیش ئەزانێ لەوێ شتەیە بۆی هەیە یەکسەر لێ بداتن، ڕەنگ بێ بەکاری بێنێتن و بابزانم بەکاریشی دێنێتن. وەڵات پرسیارێکم لەلا دروست بوو، ینی کاکەوێتە سەر ئەو تەلی کارەبایە و مەحەطەی کارەبایە، زەڕ و خراپی کاریگەری لەسەر دەوروبەری چییە مەسەلەن؟ بەس کارەباکە بەس کارەباکەیە، پەیوەندی بە بەشەروەوانەوە نیە، زەرەری نییە بە هیچ جۆرێکی، تەنها کارەباکەیە بۆتی ئەستوێنێ و ڕایەگرێتن، بەس ئەوەیە. ئەمەش پێتم وتی ینی کۆنە ئەوە نییە بڵێ ئێستاکە لە 91 بەکار هاتووە.